پەتاتە خۆرەکان ملەتی کوردە لە کۆمەڵە چیرۆکەکەشم دیارە، یعنی هەموو کورد کە هاتمەوە پەتاتی دەخوات. ئەجا ئەو کۆمەڵە چیرۆکە بنووسی، پاشان بیرم لەوە کردەوە کە شوێنێک بۆ ئایلەکان ئەوانی منیان خۆش دەوێ داهاتنە ئێرە، بۆ گەنج، بۆ تەڵەبە بە تایبەت، بۆ خەڵکانێک کە لە دوای شوێنێکی ئارام و خۆش و نەجیب زادانە دەگەڕێ، محتەرەم دەگەڕێ، دابنیشێ، گفتوگۆ بکە، یەکتر ببینێ. بۆیە بەگشتی ناوم لێ ناوە ئارت مۆڵ، ئارت مۆڵی فەرهاد پیرباڵ، هەر ئارت مۆڵ. ئارت مۆڵ یعنی چێە؟ فامیلی مۆڵ یعنی ئەوەی کە ئایلە کۆ دەکاتەوە. ئارت مۆڵ یعنی ئەوەی کە هونەر کۆیان دەکاتەوە. با بچینە ژوورەوە. مۆسیقای لێیە؟ ئەمە بینی ئەوە ستەیجێکە بۆ ئەوەی پوپ فرێمەدە لێرە هەنی لای مۆزیکیشی دەبێت لێرە. بەڵێ ئەمە چار پارچەیە، ینی چار بە قەدەرەوەیە، دوو بەش دیکەی لە ژۆرێ وەرحاصل ئێستا لە کاتی تەعمیراتی ئێستا دەچێ ژۆرێ دەبینی با بچین. ئەمە ستەیجە هی گۆرانی کوتن هونەرمەندی بەناوبانگ دێ دەنجی خۆش. شاباز قەول وا بوو 21 مانگ بێ حەیرانی بم، بەڵام ڕێککەوتین کە بیخەینە ڕەنگە سەری ساڵ، ڕەنگە کات سەری ساڵ نازانم، زارێ نازانم، بەڵام هونەرمەندی گەورە دێ لە ناو باخچەکە. سێرە و باخچە خۆشە، واو سێر هەتا ئەو سەری دەڕوە، مەساحەتی فراوانە. ئەم شوێنە بوو کە من شەڕم لە پێناوی دەکرد، ئاخری وەرم گرتەوە.